مزيج بقى بين بقر عشان مطار بارك هذاك بسم الله بعبدهم بارك هذاك بكري خان بيزم سارة ما نبات أرى والله بيك اللي رأيه خواي وخير قازان أو عند دكانين هاو كارينك خەڵکانێک لەژێر ناونیشانی مەلا پیاوی ئاینی پێشکەشکار ڕاگەیاندکار دەستیان بە فرتوفێڵێک کردووە لەسەر سۆز و عاتیفەی خەڵک دەیانەوێت خۆیان دەوڵەمەند بکەن لە ڕێگای پێشکەشکردنی بەرنامەی جۆرا و جۆر لە ژێرناوی پێشکەشکردنی هاوکاری و یارمەتیدانی خەڵکی فەقیر و خێزانی فەقیر و خاوەن پێداویستی تایبەت دەست بە ڕیکلام و پروپاگەندەی جۆر بە جۆر لە کەناڵە ناوخۆییەکان دەکەن ئامانج لێی خۆ دەوڵەمەندکردن و جیرفان پڕکردنیانە من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ بە دوواداچوون لەسەر فرتوفێڵی ئەو کەسانەدا دەکەین و دەمانەوێت بزانین بە چ شێوەیەک پارەکۆ دەکەنەوە و وەزارەتی ئەوقاف و لایەنە پەیوەندیدارەکان سەبارەت بەم پرسە چی دەڵێت؟ تۆکو هاوڵاتیەک ئەگەر بتەوێ یارمەتی کەسێک بدەیت یان خێرێک بکەیت چاکەیەک بکەیت پێت باشە چۆن بکەیت لە ڕێ ئەو بەرنامانەی کە لە تەلەڤیزیۆنەکان دەخرێتە ڕوویان بۆ خۆت بیکەیت حتمما بۆ خۆت بیکەی باشترە بۆ خێر هەتا بکرێ بە دەستی خۆت دەزانی دەگاتە کوێ بەڵام ئێستاکە وەکو دەبینین بەرنامە و شت هەیە هەستەکەم تیجارەتێکاکرێت کۆمەڵێ مەلا بەشێکی ناتوانین بڵێ هەمووی کە خەڵک دێنە سەر شاشە بڵێن یعنی بێحەد ئەیان چەوسێنەوە لە پێش چاوی خەڵک پێم باش نییە پێت باش نییە نەخێر کەواتە تۆ متمانەت بەو جۆرە بەرنامانە نییە نەخێر بەڵام خەڵکێکێ پارە دەنێری مۆبایل کارت چوزانم داوای 1000 دینار دەکە پێ دوانێ ئەمە وەسیلەی ئاسان بێت بۆی خەڵکێک بێ خێرکە لە ماڵی خێر خۆی خێر کە کرا ئەڵێ دەستی ڕاستت با دەستی چەپت نازانێت سەبارەت بەو پارانەی کە بە ناوی خێرخوازی و زەکاتەوە کۆ دەکرێتەوە لە بەرنامەکان چۆن دابەش دەکرێت ئەو پارانەوەی ئەتۆ ئاگادار من ئەوەندەی بزانم فەقیرێک هەبوو درایە تەلەڤیزیۆن کە پارەی بۆ خەکەمەوە ئەوە بوو دوای 12 ڕەکان لۆ خڕکردبووە بۆ فەقیرەکە بۆ فەقیرەکە 12 ڕەکان بۆ خڕکردبووە فەقیرەکە دەناسی فەقیرەکە وەڵا ئادەیناسە دەیناسی 12 وەرەقی بۆ خڕکرابوو لە 12 وەرەقەکە چۆن خڕکرایەوە ینی لە بەرنامە باسییان لە تەلەڤیزیۆن باش کرابوو تەلەڤیزیۆنەکانی ناوخۆ باس کرابەوە فەقیرە 12 وەرەقان لۆ خڕکردبووە لە 12 وەرەقە کە 12 وەرەقان خڕکردبوو گوتمان کاکەوە نیوەی بۆ تەلەڤیزیۆنەکەیە نیوەشی دابێنە فەقیرە بۆ من هیوایدارم ئەوانەی کە خێر بۆ کابرەنەی پرسیکا کە من ئەخەوش دەرە منش تەلەڤیزیۆنی مەسروفمان هەیە شتمان هەیە ینی بە ئاشکرا نیوەی برد بەس من هێوادارم ئەوانەی کە خێرخوازن مەقسەد فەقیرە نیشان ئەدرێ برێ کاکە من ئەمێ فەقیرەکە ببینیم ڕقمی فەقیرەکەم خۆی بیداتێ لای بدرێ بە تەلەڤیزیۆن و تەلەڤیزیۆن سێنی بە خۆی بژێڕێتەوە نیوەی دەگات دەست فەقیرەکە ناتەندروستە و زۆرێکی فێڵکردن لە خەڵک فێڵکردن لە خەڵک بە شێوازێکی تۆ متمانە بەو بەرنامانە ناکەیت یان بەو کەسانێک کە بە ناوی پیاوی ئاینی و مەلا داوای کۆکردنەوەی ئەگەر کەسە شووا هەیە بەتوانین بەنهێنی بێتن بێت بڵێت کاکەوەرە یارمەتی ئەو کەسە بدە هەژارە بەڵام ئەو مەلایە دەڵێ کاکە ئێوە لە چێن ئەو خێزانە لە کێکەوە هەژارە بەستە زمانە کەس یارمەتی نەداوە من لە ڕاهی خوا دەمەوێ پارەی کۆکەم و وەزی باش نازان بەڕێمەوە باش نییە و فەسحی خەڵک بکەیت ئەوە فەسحکردنە بەڵێم فلانکە خەس فەقیرە وەرە هاوکاری بکە ینی پێ دوای هەم ئیهانەی ئەو کەسە ئیهانەی ئێستان کە من فەقیر بم هاتمە لای زەنابەت داوای زەنابەت کرد تۆ فەسحم کردنی کەناڵێکە و لە سەر مینبەرە بڵێ وەرە هاتمە داوای یارمەتیم بەدۆ کردووە تۆ بۆم خڕکەوە مسلمانان خوا لەداوە ئەوانەی کەەوە هەمیشە لە پێنا خوای گەورە بەخشی بکەنەوە دەبەخشن ئاگاداری بەسەرهاتێک بووی کابراایەکی خێرخواست ویستی زەکات بدە دواتر تووشی کێشە بوو چۆن ئەمە بە سێ نەفەر بێ پارەمان خستبوو لۆ زەکاتی عەلەساس بیدەین بۆ تەسمیلی مامۆستایەشیمان کرد گوتمان مامۆستاەوە پارەی زەکاتە هینایتمان ئەگەر
تەسمیلی ینی خێر فەقیر و شتێوە بکەیت پارەکە زۆر بوو؟ پارەکە تقریبا نزیکەی 5-6 دەفتەر دۆلارەکە بەێ گوتی زۆر مەبلغەکە گوتی لە پاشان گوتی چوین گوت مامۆستا پارەکەمان تەسمیل کردو گوتی هاتوین و گوتی برادەرێکی خۆمان خزمە گوتی کاکە فرانکەس کابراایش فەقیرە ینی خانی دەوێت لۆ کرێنگول و پارەتەن بۆ ویدا یعنی خانەتیان لۆ قڕیبە زۆر باشتر بووەوەی کە نەک تەسمیلی کابراایشکە بکەن ئەو تەوزیع بکە پارەکە بە کەسی دووەم نییە پێویستی بە کەس دوم نییە ئینسان مادەم زەکاتی یان خێرا ئینسان بەخۆی بدا باشترە لەوەی نەکو تەسمیلی تو کەم یان تەسمیلی کەشکە بکەم ئەو کابراای برێ وەڵا بچی بیدات لەبوو هەموو کەسێک فەقیری بخۆی دەناسی یعنی فەقیری خەرچی دەناسی وەڵا گوتی پاش سەعاتە گوتی چوین و گوتمان کاکەمە ئازمان لێ پارەکەمان بدەی و فەقیرش خۆمانەیە بەتەمانی خانێکی لۆ بکەم پارەکەمان بدەوە گوت کاکە سەرفم کرد پارەکە گوت کاکە مامۆستا من سەعاتێک ناوی پارەکەمان دێ ئەخ تۆ سەرفت کرد وەلای گوتی سەرفمان کرد گوتی لێمان بۆ کێشە گوت کاکە سەرمان کردیم بە تەلەفۆنە چۆن لە ڕێی سیستەمی بانقی سەری کرد ئەوەی نازانم دەبی شتێکی خۆیەبی پارەکەی نەداوە پارەکەی نەداوە گوتی زۆر کێشەمان کرد گوتی پارەکەی نەداوە ڕۆی گوتی بە تەلەفۆن من گوتم بە تەلەفۆن گوتی هەموو تەوزیع ڕۆی نەما نەیداوە یەک نەیداوە باشە مامۆستایەکە لە سنووری هذا سنووری هەو لێرە بەناوبانگیش بەناوبانگیش پارەکە ڕۆی تەسمیل گوتی هەموو سەرف تەواو نەما دوای تاقیبی نەکرد پارەکە چی تاقیبی چ بکاتێک لە گوتی ڕۆی کە ڕۆی تاقیبی چی بکات باشە بۆ وەزارەتی ئەوقافی سکاڵا نەکرد خۆت وەزارەتی ئەوقافی چ وەزارەتی ئەوقاف بە ئەو کەنالانە ئەو کاوەی لۆ فەقیری ئەوەکەن هەیە کابرایەکی ئێستەمارەی فەقیر ئارێکا کە بلانسی ڕەوانکەن یان پارەی ڕەوانکەن بەخوا بیزدار ناگاتەوە مارە فەقیری ئەوی دیکە هەم بۆ خۆیان دیاردەیەکی زۆر ناشرینە دوو تەرەفی هەیە تەرەفی یەکەم ئەو کەسێکەوە بڵێن فەقیرە سودمەند دەبێتن ئەو کەسێکەوە پارە و شت و ئەو کارت و بینە و ئەو نازام ئەو شتانێکەوە بۆیان خۆ دەکەنەوە ئەوش سودمەند دەبێتن کەواتە لەو کاسیبیە شریک دەبن ئایا نازانی ئێستا کە تۆ خێرێکی دەکەی ئەگەر بیدەی بە من بیدەم بە کەسێک نازانی خێرەکە بۆ تۆ نووسرا یاخود من گەیاندم یاخود نەمگەیان بەڵام ئەم حالەتانە زۆرە لە کەناڵەکان لۆکاڵین تەلەڤیزیۆنن ئەوان دەڵێن ئێمە خزمەتی خەڵک دەکەین بۆ تۆ بڕوات پێیان نییە باشە بابێن لە ناوە خزمەت بکەن ینی هەل لە زوانگەی خۆیان نەبی لە زۆنی خۆیان نەبێتن بابێنە دەرەوە بابێن خزمەتی بڵام زۆر پارە دەدەن پێ دوایە هەڵە بن استیغلال کرابن نازانن مەسەلەکە چی یاریان پێ دەکرێت دەزانی چۆنە زۆر کەناڵ هەیە ناتوانین ئێمە ناویان بینین بەڵام ئەم یارمەتیانە کۆ دەکەنەوە من نازانم دەیدەن بە فەقیر یاخود بۆ بودجەی خۆیانی تەرخان دەکەن بەسەرهاتی ئەو مەلایەنم بۆ باس بکە کە ڕۆژانە و شەوانە لە کەناڵەکان دەردەچن باسی خێرخوازی و یارمەتیدانی خەڵکی فەقیر و زەکات و ئەو شتانە دەکەن دواتر هاتوونەتە ینی نووسنگەکەی ئێوە بولکیان کڕیوە چەند مەلایەک هەیە لە پەنای دینی تیجارە بە دیانەتەوەکەن تیجار لە مابینی دەورەمەند و هەژار دەکەن لە کەنالەکان ئێواران بەرنامەی خێرخوازی دادەنێن بەیانیش دەستە نووسنگەکان مەزرعەیان کڕیە سێچار خانیان کڕیە بینە جوانیان کڕیە سیارەی ئاخی مۆدیلیان کڕیە هەمووی بەواستەی ئەوەیە کە بەناوی پارەی زەکات بەناوی پارەی زکات و بەناوی یارمەتیدانی هەژاران زکات و سەرفترە باشە بەڵام چۆن قەنەعەتت وایە ئەمە پارەی خەڵکە موچەی خۆیان نییە لەبەرەوەی قەنەعەت ویان موچەی خوانی موچەی خوان ئەو پەڕی با مەلاز ڕاقترین مەلام 2 ملیۆن و نیوەک معاشڕی بە 2 ملیۆنیش ئەو داهاتە پەیدا نابێ ئەگەر ئەوەی لە پار دەبێت باشە چیان کڕیوە ینی ئەو شوێنانەی کە ئەوان کوردوتیانە مولک کڕیویانە پارەکەی زۆرە مەزرعیان کردێت لە 4 هەتا 20 دەفتەر لە 4 هەتا 20 لە 4 دەفتەرەوە تا 20 دەفتەر هەیە سێچار خانی کڕیا سێچار خان هەیە لە یەک گەڕێک لە دوسێ گەڕێک لە دوسێ گەڕێک گەڕەکەکان ڕاقینیان هەژار ڕاقیشی تێدا و هەژاریشی تێدا ینی مەلایەکان زەنگین بوون مەلایەکان دەڕم لۆ نمونە چەند مەلایەکێ پێشەوەی کە کەناڵ دابنێن تاکە سیارەشیان پێ بوو پێشەوەی چی کەنالی دابنێن کەنال دروستکەن کەناڵیشیاندان کەنالیاندانا پێشەوەی کە کەنال دانوێن لە وەزعی نەبوون کە ئێستا تێدانا ینی پێشتر فەقیر بوونە بەڵام ئێستا لە ڕێی دانانی کەناڵ و ئەو بەرنامانەی کە دەیکەن پێگەیاندی بە ناوی زەکات و سەرفکرە و یارمەتیدانی ئێزاران و ئەوانە ینی بە چاوی خۆت تۆ بینیوتە ئەو مەلای هاتووە عەقدی کردووە بە چاوی خۆم بینی و عەقدی کردووە بە 20 دەفتەر بە 4 دەفتەری عەقد کرا لای من چەندین خانووی کڕیە وڵا دوو خانیش کرد دوو خانووی کرد دوو خانی لای مکڕەوە
ئێستا یان وەختی قەیرانەکە کڕی لە پێشتوە هەتا ئێستا لەو یعنی لە کاتی قەیرانەکانیش ئەو هەر بەردەوامە لە قەیرانەکان لەوان فرسەتە لە بەرەو زیاتر فەقیر زۆرەبی ڕیکلامیان بەقوتر باش تۆ وەکو شاید حاڵت کاوت بە چاوی خۆت بینیوە چ دەڵێیتە خەڵک چیان پێ دەڵێ پێیان دەێن باوەڕ بەو کەنارانەکەنەکەم لە بەرەوەی سەتا چلی تا سەتا پەنجای بۆ خۆیان دەبن ئەوجا ئەوەی تر دەدەنێ مەبەست لەوەی بە خۆیان پارەکە بدەن بە فەقیرەکە بەخوا شخصە زەنگینەکە داوا لێ دەکەن بەخۆ سەردانی مارە فەقیرەکە هەژارەکان بکەن بەخۆ پارەکەیان پێ بدەن نەک تەرەفی سێ بین نەبینی خوان و نیوە بۆ فەقیرەکە بچی نیوەش لە دەورەمەلەکە بڕوە لە نێو کەس و کار و خێزانی تۆوە هیچ جارێک ینی بەشداریان کردووە لە بەدڵنیاییەوە چەندەها جار داکەم بژاری کردیە چەندەها جارەی نردووە بەڵێ نەگوتوەدایە ئەوە فێڵە ئەوە سەختەیە کاکە دەزانیتە کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکە لە دوو چیندا دەژێت کۆمەلگایەکمانەیە کۆمەلگایکی دەرێ خێرە دەرێ خێرە با بڕوە طبعا دەڵێ خێرە با بڕوا بۆ ناڵێدایە ئەوە دەستە جیرفانی خەڵکی نارێم عاتفە دەرێ قەید نەبارچی زۆر پارە دەنێری زۆر جار هەیە دەنێری بە چەندەها جار دەنێری ئەوە کارەساتی کۆمەلگا هەموو داواکاری چیە؟ داواکاریم لە دام و دەستگایەکدا بندرێ بە ناوی دام و دەستگای خێرخوازی بە ناوی هیچ کەس و لایەنێک نەبێ داواکاری بە خێرخوازانە دەستێکی یارمەتیمان لێ درێژکە چۆن ئەم بەرنامانە ئامادە دەکرێت چێن ئەوانەی بەرنمەکە ئامادە دەکەن ئامانجان لەو بەرنامانە چییە یەکێک لە ڕاگەیەنکارەکان کە لە یەکێک لە کەناڵەکانی لۆکاڵی کاری کردووە پێمان باشە لە زاری خۆیەوە باسی ئەو ڕووداوە بکات بەڕێزەکەم سڵاوت دەبێت تۆ ماوەی کارت کردووە لە کەناڵ نزیکەی 6 ساڵێکە پێم بڵێ جۆری ئەو بەرنامە خێرخوازیانە چۆن کورد بەعام لانی عاتفی زۆرترە زاڵ و بەسەریشە وای لێ کردووە کە ئەمە هەر مۆزایگیان مەسەن عاتفیمان بجولێت و لە ناخواز بە ویژدام بکەن و خەمی لێ بخۆین ئەو بەرنامانش بە حکمێک کەوتم کورد ئەو عاتفیەمان بەسەرا زاڵ بووە بەرنامەکانی تر لایانی باشی زۆرە کە هەر کەسەوە مەسەن هەر کەناڵێک و بۆ ئەوی کەوا کەناڵەکەی خۆی بەناوبانکە بەرنامێکی خێرخوازەیە کە دەچێتە ماڵەکان و ڕقم تەلەفۆن دادەنێت و هەر کەس دەتوانێت پەیوەندی بەم ژمارەوە کە یاخو سەردانی ماڵەکە کات ئێمە ئەتوانی یارمەتی دەن کۆمەک و شتی بۆ خڕەکەن و ئەیدەنە ماڵەکە ئامان چیە ئامانج خێزانەکەیە یان شتی ترە ئامانجی ئەوە ڕاستە لایانی خێزانەکە ئەساسە ئەوە لە هەمووی گرنگترە ئینسانیە بەڵام لەگەڵ ئەوەشە ئەمە هەم بۆ ئەوەیە کابرای کەناڵ شتێکی دەست کرد لە ڕووی ریکلامە کۆچکە و کەسی مەسەن بۆ نمونە ئەمە ڕەمەزانان بە تایبەتی و بەرنامانە زۆرە ماڵێکی هەژارە دۆزینەوە ئاچینی مەقسە لەگە وەکیلی ئەو بەروبوومەکانەکەین بەرنامەی وامانەیە بە بڕێک شت پێداویستی ئێوە هەم ڕیکلام بوو ئێوە شەبێ و هەم بەشدارش شەبن لەو خێرکارە خێرخوازیە ئەوە لایەنەکە کەواتە پێشکەشکارەکە بەرنمەیەک پێشکەشەکە قازانجێکی باشی پێدەکات قازانجێکی باشی پێدەکات بە تایبەتی لە ڕەمەزانە چکە خەڵک لە ڕووی دینەوە مشتێکەوە عاتفی و هەست ئاسانتر پارە دەدات پارەکە ئەدات لە بەروی کارێکی خێرخوازیە ئەوە باشە بەڵام بەداخەوە ینی بەداخەوە وا باشترە ئەو کەسب ماڵە فەقیرەکە پێی بڵێ خۆشینە بڵێ کاکە ماڵێکی فەقیر لەو گەڕەکە هەیە پێویستە سەردانی بکرێت چه ئازاری داوی لەو ماوەی کە تۆ کارت کردووە ینی پێت خۆش نەبوو تۆ و بەرنامە یان ئەوەی کە تۆ بینیتە لە شاشەکە شتێکی نەگونجاو بوو چه ئازاری داوی لە ڕابوو بەرنامە هەبووە ئەمە بەس وای لێ کردەوە مەسەلە کەسەکە زۆر ینی زۆر بچێتە ناو ناخی ئەو نەفەرەوە وەکو بڵێ کاولی کار یعنی وەکو بڵێ زۆر خەڵکەوە لێ بکە ئەو کابراایەتەوە ئەوەی نەماوە بمرێت لە لایەک شەو بەڵام بۆمان مەسەن بیستومەتەوە ئەو کەسە تەنها بۆ بووە لە تەلەڤیزیۆنەکە دەرچێت لە شاشەکە دەرچێت باڵە تەمسیلێکی کردووە بەڵام لە هەمان کاتەواژ نەبوو خۆم برادرمێ لە کەناڵ لۆکالەکان ئەو کەسێک پێشکارە وای لە کابرا کردووە تەنها هەستەکەی بجوڵێ بینەر بجوڵێ تەلەفۆن کات و شتەکە دابشکە قارەیان زۆر دەست دەکەوێت جا حەسەب ئەو شوێنەی کە ڕیکلامەکەی بۆ دەکات تەلەڤیزیۆنەکەی لۆکاڵی خەڵک پارەی زۆر دەنات بەڵێ بێگومان هەیە ئێستا بۆتە بڵانسیش وایلاتر لەگە کۆڕەگی اشتراکە 1000 دینار بنێرە بۆ ڕقەمە ئەماچێتە سەر بانق و ئەیدەنەوە ماڵە فەقیرە والله زوجي باخذ ستيش وناش كنا خو اخذتها بس عندي يواصل شلو سقدوا
خۆتەوە تۆکو ڕاگەیەنکارێک کارت کردووە لە کەناڵە لۆکاڵیەکان و لە نزیکەوە ئاگاداری ئەو جۆرە بەرنامانە بووی کە بەشێک بە ناوی ئاین بە مامۆستای ئاین مەلا هەوڵیانداوە سۆزی خەڵک بۆ خۆیان ڕاپێشن و دواتر قازانج بکەن چ چیرۆکێک کرد لەلایەن بڵێ زۆر بابەتی وە زۆرە و هەم مامۆستای ئاینی زۆرە بابەتی وە بڵێ هەم مامۆستای ئاینی هەم خەڵکی تر وەکو ڕۆژنامەنووس یا وەکو پێشکەشکار قازانجیان کردووە لەو بەرنامەنە زۆر کەسیش هەیە هاوکاری خەڵکی کردووە و تمۆحیشی نەبووە بەڵام خەڵک هەبووە وەکو مامۆستای ئاینی لە بەرنامە دانیشتووە وتاری داوە وتویەتی 15,000 لە ژیرفان باشە چیرۆکی ئەوم لۆ بژێڕۆ لە بیدایەتەوە تۆ باست لە مامۆستایەکی ئاینی کرد باشە ئەو مامۆستا ئاینیانە کە ناویان لە خۆ دەنێن و سەڵتە لەبەر دەکەن و جلی مەلایەتی لەبەر دەکەن چۆن یاری لە بەرگە سۆز و عاتفەی خەڵک بە خودای یاریکردن ئەو زۆرە مامۆستایانە دەتوانن بە دوو فرمێشتی کە دوو فرمێشیان ڕێژ خەڵکی مەش قەنەعاتیان پێ دێتن ئەو مامۆستایی کە باسی دەکەم کە 15,000 لە ژیرفانی بوو دوای چەند ساڵێک ئێستا خانووەکەی لە نزیک 20 دەفتەر دۆلارە ئێستا خانووەکەی کە کڕویەتی 20 دەفتەر دۆلاری تێسووە یەک خانووی کڕیان زیاتر یەک خانوو ئەوە یەکیان ئەویدی ناچمە ناوە هەر بەو ینی شتێکیشی کڕیوە ئەو مامۆستایی هیچ معاملە هیچ شتێک ناکاتن جگە لە موچەکەی خۆی زیاتر فەرمانبەری وەزارەتی ئەوقافە فەرمان لەوانەیە فەرمانبەریش بیتر ناتوانم بە تەفاسیلی بچم لەم فرا مامۆستایە بەڵام لەوانەیە بەس ناودارە خەڵکی لەوانەیە شوقی کڕێبی لە تورکیا بۆ بەرنامەیە خەڵکی لەوانەیە سیارەی کڕێبی خەڵکی لەوانەیە دوژن سێژنی پێی ناویتن هەر بۆ زۆرە بەرنامە خەڵکیشمان هەیە پارەی خۆشی لەسەردانەوە لەو بەرنامە خێرخوازیانە کە خێریش دەکا بە سیارەی خۆی بە پارەی خۆشی باشە بەس پێم بڵێ یانی چۆن دەوڵەمەند دەبی ینی ئەو خێزانێک نمای دەخاتە ڕوو فەقیرە بڵێ ئەو پارەی کە دێ لە بۆ ئەو فەقیرەی لەوانەیە خۆ هەر بەرنامە و دوو بەرنامە و سێ بەرنامە نەبیخ ئەو پارەی کە دێ نایگەین لە دەست نەفەرەکە بۆ نمونە لە وەزارەتی برێن ڕۆشنبیری دەڵێن بۆیان داناون کە ژمارەی تەلەفۆنی ماڵەکە دابەزێن ئەوان دەست ژمارەیەشتر دەکڕن دادەنێن بە ناوی ماڵەکە هەر بە خۆشیانن یعنی سیناریۆیەکان زۆرن هەم ژمارەی تەلەفۆنەکان درۆیە زۆر بەیان درۆنە کە بە ناوی خاوەن ماڵدا دەبەزێت لە ئەسڵ داوانێ وانە هەری خۆیان بە خۆشیان زواب بدەنەوە باشە چەند پارەیان دەست دەکەێت بە خودای عسەب ئەو ماڵی کە فەقیرە خەڵک هەیە سۆزی زیاتر بۆیان دەچتن خەڵک هەبووە ئێستا بەرنامە هەبووە نەفەر هەبووە بەتەن یەک دەفتەر دۆلاریدا یەک نەفەر بەس بۆچێ بۆ ئەوانەی کە کابرا نەخۆش بووە یان ئافرەت بۆ کلیەی گۆڕرایە یەک دەفتەری دایا بە خۆش دایتێ دەستی کلیەشیان لە بۆ گۆڕیا حاڵەتی ئەوها زۆرە حاڵەتی باش زۆر بووە بەس حاڵەتی خراپەکە زیاترە زۆر زیاتر باشە تۆ ئەوکو ڕاگەیەن کارێک چی دەڵێیتە حکوومەت دەڵیتە وەزارەتی ڕۆژشەمێری وەزارەتی ئەوقاف تکایە بەمانەدا بچنەوە فێڵ لە خەڵک دەکەن بە خودای ینی ئەوە حدەک دابدرێت لە بۆ ئەوانە چونچی هەر کەسە و بیتەوە ناتوانێت چی بەرنامەیەکی خێرخوازی پێشکەش بکات کەسیش نەزانێت لە کۆتاییدا پارەکەی چی لێ دێت هەندێک خەڵک لە ژێر دوو کەوانەدا لە ژێرناوی مەلا مامۆستای ئاینی مینبەرەکەی خۆی بەکاردەهێنێت کەناڵ دادەمەزرێنێت بانگەوازی ئەوە دەکات کە ینی خەڵکێک پارە بێنێ بە ناوی زەکات خێرخوازی خۆی پێدەوڵەمەند دەکات ئێوە وەکو وەزارەتی ئەوقاف چ زانیاریتان هەیە و لە چێوەی ئەو پرسەدا بێگومان ئەم دیاردێبوونی هەیە ڕاستەکەی ئێمە لە وەزارەتی ئەوقاف کاروباری ئاین لێژنێکی هاوبەشمان هەیە لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری بۆ پێکەوە مۆڵەت پێدانی دەستگاکانی ڕاگەیاندن پێوەستە بە وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان داوامان کردووە کە لەمە دووە ڕێگانت لێ بە هیچ دەستگا و ناو کەساتیەک لەژێر هەر ناوێکدا بێت پارە کۆبکەنەوە پارە لە خەڵک وەربگرن و ئەگەر بێت و ئەم حاڵتە دووبارە بێتەوە لەسەر وەزارەتی ڕۆشنبیری ئەرکە کە ئەم کەناڵە دابخات ئەو یەکیان دووەمیان ئێمە گشتاندنێکمان کردووە بۆ هەموو ئەوقافەکانی پارێزگاکانی هەرێمی کوردستان کە لە مەودووە کۆکردنەوەی پارە لە ناو ئیتاری مزگەوت لە داخلی مزگەوت لە ژووری مزگەوت بە هەر شێوازێک بێ بە هەر مەبەستێک بێ و بۆ هەر مەبەستێک بێ بە هیچ شێوێک ڕێگە پێدراونێ
ئێمە لە نزیکەی 5 بۆ 6 مانگی ڕابردوو ئەم دیاردەیەمان لە مزگەوتەکانی هەرێمی کوردستان بەرەو نەمانبردن بردووە ئەگەر بێت و حاڵەتی تاکوتەراشما بێت دەبێت ئەوانەش نەمێنێت و بە هیچ شوێک ڕێگە پێدراونێ و ئێمە لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی لێژنەیەکی هاوبەشمان لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری هەیە لەسەر هەموو ئەو بابەتانە قسە دەکەین و قسەشمان کردووە بە نووسرایی فەرمی نزیکەی مانگێک لەمەوبەر بە نووسرایی فەرمی ئێمە ئاگاداری وەزارەتی ڕۆشنبیریمان کردێتەوە کە ئەم حاڵەتانە لە هەندێک لە شاشەی تەلەڤیزۆنەکاندا بوونی هەیە و لایەن هەندێک دەستگاوە ئەم کارە دەکرێت دەبێت ئەم کارە قەدەغە بکرێت بە دانانی ژمارەی تەلەفۆن و بە دانانی ژمارەی حسابی یان هەر شێوازێک لە شێوازەکانی کۆکردنەوەی پارە بەوەر مەبەستێک بێت کەواتە لەمە دووە قەدەغە دەکرێت پێش ئەو کاتەش قەدەغەوە بەڵام لە ئێستادا ئێمە جەختی لەسەر دەکەینەوە دووبارە جێبەجێ دەکەین و بەپێی ڕێنمایەکانی بەڕێوەبەرایەتی یاسایی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینیش مامەڵە لەگەڵ ئەو مامۆستا ئاینی بەڕێزانە دەکەین کە لای ئێمە فەرمانبەر و ئەوەی کە لای ئێمە فەرمانبەر نییە لە ئیتاڵی مزگەوت ئەم ئیشە دەکات یان ئەمیشەی بەردەوامە لەسەر ئەمیشە و بە هەمان شێوە بە ڕێکاری یاسایی مامەڵی لەگەڵ دەکەین بەڵام لە حاڵتێکدا ئەگەر بێت و ئەو کەسێ ئەو کارە دەکات لە دەرەوەی مزگەوت بێت پەیوەندی بە ئێوەمەوە نەبێت ئەوە دەستگاکانی تری ئەمنی هەرێمی کوردستان پێیوەستن بەوەی کەوا لێکۆڵنەوەی لەگەڵ بکە بەڵام مامۆستایەک بە ناوی مامۆستای ئاینی مەلا ینی لە ڕێگای ئەو کەناڵی کە خۆی دایمەزراندوە یان کاری تێدا دەکات ینی بانگەواز بۆ ئەم شتە بکەیەوە قبولی دەکەن ئێمە بە هیچ شوێک ڕێگای پێ نادەین چکە ئەوە لەلایەن ئێمە وەک وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی ڕێگە پێدراو نیە بەڵام دەسەڵاتی ڕاگررتنی هەر بەرنامەیەک یان دەسەڵاتی ڕاگرنی تەلەڤیزۆن دەسەڵاتی وەزارەتی ڕۆشنبیری بەپێی ئەوەی کە ئەوان مۆڵەت بەکردنەوەی کەناڵ یان داخستنی دەدەن بەپێی ڕێنمایەکانی خۆیان بەشێک لەو مامۆستایانە ئاینیانە دەڵێن کە ناویان لە خۆ ناوە مەلایەن مامۆستایانی پێم وانیانی بەپێی بنەماکانی ئاینی شتێکی مەشڕۆ بێت ئەوان دەڵێن ئێمە پەیامی خوا جێبەجێ دەکەین یارمەتی خەڵکی خێرخواست فەقیر هەژار ئێمە یارمەتی ئەوان دەدەین کاکامەران ئێمە نزیکەی 2 بۆ 3 حاڵەتی ناشیاوی دزیکردنمان هەبووە لە مزگەوتەکاندا ئەو سندوقانێکەوە لە مزگەوتەکان هەبوون یان پارە کۆ دەکراوە ئێمە و حاڵتەمان هەبوو و ئێمە بە هاوکاری دەستگا ئەمنیەکان توانیمان تاوانباران و بکەرانی ئەو تاوانە بدۆزینەوە دواتریش ئێمە پرسمان کردووە یعنی وەزارەتی ئەوقاف کە بڕیارێک دەدا بڕیارەکە بڕیارێکی ئیداری شەرعیە کۆکردنەوەی پارە بانگەوازکردن بۆ پارە لە ناو ئیتاڵ و منبەری مزگەوت بە هیچ شوێک ڕێگە پێدراوە باش ئەوانەی باش مزگەوت بۆ عیبادەتە مزگەوت بۆ خواپەرستیە مزگەوت بۆ نوێشکردنە بۆ دوعاکردنە مزگەوت بۆ پارە کۆکردنەوە نییە و بە هیچ شوێک ئێمە ڕێگە بابەتە نادەین ئەو سندوقەی کە پارەی تێدا دزرا کارمەندانی نێو مزگەوتەکان یان لە دەرەوە نەخێر کارمەندانی ئێمە بە هیچ شێوەیە کارمەندانی وەزارەتی ئەوقاف نەبوون خەڵکانی دەرەوەی یعنی هاوڵاتی ئاسایی بوون ئەم حاڵتیان کردبوو دیاردەیەک بوو 2 بۆ 3 حاڵەتمان هەبوو لەو بابەتە بەڵام بە هاوکاری دەستگا ئەمنیەکان پۆلیس ئاسایش کە بەڕاستی جێگای سوپاسە بەکەرانی تاوانەکەمان دۆزی و درانە دادکە ئەوە بەڕێوەبەراتی یاسایی ئەوقافی سنووری پارێزگاکە هەڵسا بە ڕێکاری تەواوکردنی ڕێکاری یاسایی و ئەوانە دەست بەسەرکران و سزای خۆیان وەرگرت ژمارەیان چەند بوو پێم وایە 2 حاڵەت بوو 2 حاڵەتی وامان هەبوو ڕوویدا بڵێ دوو حاڵەتمان هەبوو کە دزی کرا بوو تاوانباران تەشخیص نازانم بزە بچەندن بەڵام تاوانباران هەمویان گیران پێم وایە 2 بۆ 3 کەس بوون دەستگیرکران و لێکۆڵینەوەی یاساییان لەگەڵکە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەوەی کە گرنگە بۆ ئێمە ئەوەیە کە خەڵک هۆشیاری هەبێت کە نەچنە ژێر عاتیفەی داواکردنی پارە یعنی بە ئاسانی پارە نەبەخشنە خەڵک یعنی چۆن دەتوانانی کۆنتترۆلی بابەتێک بکەیت کە سۆزی خەڵکی پێ بزولێنرێ خەڵکی ئێمە دەبێت بزانێتەوە یارمەتیدانی خەڵک هاوکاریکردنی خەڵک شێواز و نەمەتی خۆیە تۆ گەلە کە سوکاری خۆت دەستێکی دەبینیکەوە چەند کەسی فەقیر وەژارم نەدار لە دەوروبەرت کۆبوونەتەوە لە گەڕەکەکەت لە جیرانەکە لە ئەساسدا پارەدان بەو کەسانە و بە کەناڵەکانی ڕاگەیاندن کە بەرنامەی خێرخوازی دەکەن شتێکی هەڵەیە شتێکی هەڵەیە و ئێمە هیچ پشتیوانی ناکەینەوە دەبێت بنبڕش بکرێ بەڕاستی چکە ئەو دیاردەیە پەرە دەستێن خەڵکی خراپ دێتە ناو بابەتەکە و ئەو دیاردەی لە هیچ وڵاتێکی دنیاشدا بوونی نییە یعنی سەیرەکە لەوەدایە لە هیچ وڵاتێکی دنیادا نییە تۆ بە عەلێنی داوای وحدەی مۆبایل بکەی لە خەڵک وحدە بنێرن خەریکی نازانم چی خەریکی ئەو مەشروعی ئەگەر بێت و ئەو بابەتەش هەبێت دەبێت بابەتەکە لەلایەن پەرلەمانی کوردستانەوە پرۆژه یاسای پێ دەربچێت بە قانون ڕێک بخرێ ئێمە لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی پێش 3 ساڵ پرۆژەیەکی وا بوو کە خانووی یان ماڵ یان شوێنێک ناوەندێکی کۆکردنەوەی زەکات و سەرفتە لە هەرێمی کوردستاندا دامێنێت ئەم پرۆژەیە لە ئەنجومەنی وەزیرانە دەبێت ئاراستەی پەرلەمان بکرێت پەرلەمان
کۆبوونەوەی لە خۆی لەسەر بکات و بڕیای لەسەر بدات بە شێوەیەکی یاسایی بکرێتە یاسا قانون و چێ سەرپەرشتی بکە هەر کەسێک هەڵسێتەوە داوای پارە لە خەڵ بکات و داوای دۆلار لە خەڵ بکات و داوای وحدە لە خەڵ بکە ئەم وڵاتە دەبێتە وڵاتێکی بێسەروبەر بۆی ئێمە لێرە تەکید دەکەین و داوا لە بەرپرسانی وەزارەتی ڕۆشنبیری دەکەین داوا لە دەستگا ئەمنیەکان دەکەین کەوا بە هیچ شێوەیەک ڕێگە نەدەن بە کۆکردنەوەی پارە لەژێر هەر ناوێکدا بێ وەزارەتی ئەوقافیش تأکید لەسەر ئەوە دەکاتەوە کەوا دەبێت ڕێنمایی وەزارەتی ئەوقاف جێبەجێ بکرێت بە ئامانجی ئەوەی کەوا ئەو بەبەستەی وەزارەتی ئەوقافیەتی خزمەتکردنی مزگەوتە یارمەتیدانی مزگەوتە یارمەتیدانی خەڵکی مزگەوتەوە بۆ ئەوەی سۆزی خەڵکیش ڕانچێشێت چونکە زۆر جاریش کاکەمەرە مامۆستایانی ئاینی ئێمە ئیستیغلال دەکرێن لەلایەن خاوەنی هەندێک لە مزگەوتەکە هەمووینا هەندێکی ئیستیغلال دەکرێن بۆی کەوا داوای پارەیان پێ دەکەن کە داوای پارەیان بێت مامۆستا بۆ خۆی مامۆستا ئاینی هاتەلا ئێمە دەڵێت من داوام لێ دەکرێت زۆر زەختم لێ دەکرێت کە داوای پارە بکەم داوای هاوکاری بکەم بۆ هەر مەبەستێک بۆ کڕینی کەلوپەلی مزگەوت یان بۆ هەر مەبەستێک ئێمە ڕێ لەوە ناگرینکەوە خەڵک یارمەتی مزگەوتدا بێگومان ئەمە شتێکی باشە خەڵک هاوکاری مزگەوتکە بەڵام بۆ خۆی نەک داوای لێ بکەین. حکوومەت نایشارێتەوە کە خەڵکانێکان لە ژێرناوی مەلا ناویان لە خۆ ناوەڕاگەیاندکار بە ناوی ئەوەی یارمەتی پێشکەش بە خەڵکی هەژار و چینی چەساوە بکەن لە ڕێگای کاری خێرخوازی ئیستیغلالی سۆزی ئەو خەڵکانە دەکەن و پارەیەکی زۆر وەردەگرن و خۆیان پێدەوڵەمەند دەکەن. وەزارەتی ئەوقاف دەڵێت ئەگەر لە ڕابردوودا دیاردەی لەم شێوەیە هەبوو بێت بەڵام بۆ لە مەودوا لە هیچ کەسێک قبول ناکرێت کە ناوی مەلایان پیاوی ئاینی بێت ئیستیغلالی سۆز و عاتیفەی خەڵک بکات و پارە بۆ جیرفانی خۆی لە خەڵک وەربگرێت. ئیتر زۆربەی چاودێران و شارەزایانی ئەم بوارە دەڵێن پێویستە تەواوی هاوڵاتیانی خەڵکی هەرێمی کوردستان هۆشیار بن لەوەی لە ڕێگای سۆز و عاتیفەیانەوە ئیستیغلال نەکرێن پێویست ناکات کەسێک ببێت بە ناوبژیوانی خێرکردن یان پێدانی بە پارە بە خەڵکی هەژار تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێێت.